من لە ساڵی 1993 لە مانگی دا بەهۆی مینەوە بەهۆی تەقینەوەی مین هەردوو قاچەکانم لە دەستدا لە خوار ئەژنۆمەوە کە ئەوە وای کرد لە خوێندندا بڕام بۆ ماوەی 7 ساڵ دواتر چوومە خوێندنی ئیسلامی چوومە حوزرە لە خزمەتی مامۆستایانی بەڕێز و خۆشەویست لە حوزرەی محەممەدیە دوایش سوپاس بخوا دراساتی ئیسلامیمان تەواو کرد و کۆلێژی شەریعەمان لە کۆیە تەواو کرد و دواتر ماستەرم تەواو کرد لە تورکیا ماستەر لە شەریعە لە تەفسیری قورئان من وەکو خۆم بە تایبەت ئیدارەی بەڕێوەبردننی ئەو ئیشانە دەکەم و سەرپەرشتی دەکەم و بە وەکو دیاریشە بە جلچی مەلایەتیەوە ئیشی مەلایەتی ئیمام خەتیبی دەکەم بۆ بزلکانەوەش کە دەبینن من خەریکی ئەو کار و کەسابەتە ئینسان بۆ ئەوەی بیەوێ ئیشێک بکە ئەوەندەی کە پێویستی بە بیرکردنەوە و بە هەڵس و کەوت و بە داهێنان هەیە ڕەنگە ئەوەندە پێویستی بە جەستەی نەبێ چونکە من لاقانم لە دەستداوە لاق لە دەستدان من ناتوانم هەرگیز بمە یاریزانێکی تۆپی پێ و ناشمێ بیری لێ بکەمەوە بۆ چونکە بۆ من نابێ بەڵام بیرکردنەوەم و چ جۆرێک ئاژەڵ و ئەوانە بکڕم و چەندیان عەلەف بدەمێ وەک قاعەیەکی دروستکەم و دووسێ کەس بێن و ئالیکی بدەن و خۆراکیان پێ بدەن و دەریانکەن و قەڵەو بن و بیان فرۆشم ئەوانە پێویستی بە جەستە نییە پێویستی بە بیرکردنەوەیە من زۆر گلەییم هەیە لەو گەنجانەی کە لەو خواپێداوانەی کە خواپێدا ئەو کەسە نیە تەنها پارەی هەبێ خواپێدا ئەو کەسەیە کە جەستەیەکی ساغی هەیە بیرێکی تەندروستی هەیە عاقڵە ژیرە دەتوانێت بیر بکاتەوە من زۆرجار کەم ئەندامەکان هەان دەدەم کە جاری وایە لەگەڵیان دادەنیشینیان ڕێکخراوێک بانگمان دەکاوەکو کەسێک کە توانە ئیشکردنمان هەیە دەڵێوەری قسەیان بە بکە دەڵم کاکە ئێوە لاقێکتان لە دەستداوە چاوێکتان لە دەستداوە مەچەکێکتان لە دەستداوە دەستێکتان لە دەستداوە خۆ ژیریتان لەدەست نەداوە کار و کەسابەت ئەوەندەی کە بە ژیری ئەنجام دەدرێ ئەوەندەی کە بە عەقڵ ئەنجام دەدرێ ئەوەندە پێویستی بە جەستە نییە الله أكبر الله أكبر ئێمەی مرۆڤیش لەناو هەموو دروستکراوەکانی خۆی پەروەردگاردا گەورەترین نەخۆشی فقدان زاکیرە و لە دەستدانی یادەوەری ئەوەیە کە تو خوای وەکو خۆی نەناسی من زیاتر لە 15 ساڵە خەریکی کار و کەسابەتم لە گوندەکەی خۆمان و لە دەشت و دەر و لێرەش هەر ئەو ماوەیە زیاتر لە 2007 من وەزیفەم هەیە لە 2006 بۆ 7 وەزیفەی مامۆستایەتیم هەودە 7 ساڵ مامۆستا بووم لە ئامادەی دواتر نەقلی وەزیفم کردو بۆ ئەوقاف ئاغایەک سەرپەرشتی گوندێکی دەکرد سەرپەرشتی گوندێکی دەکرد خەڵکەکە گوتیان جەنابی ئاغا ورا گەورە ئەو خەڵکە هەموو مەلای هەیە و شتی هەیە و بە ئەمەش مەلایەکی بێنین و